ئاڵاکە یان یەخسەسە شانی مەتینی کێخسیان سەر شانی مەتینی مەتینش ئاڵاکەی دێنتە خوارێ دەداتە کەسێکی دیکە بەڕاستی دەماتی عراقی زۆر تووڕە بوون ئاخیری ئەمیش گوتم کاکە تەبعا بخۆم بەرنامە ڕێژمان کردووە بەڵێ لێکانە کەشفم کردو الحەمدوللا سەرتا بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم زۆر سپاس بۆ خی گەورە کە خی گەورە هاوکار بوو کە گەنا کەس ناتوانێت هیچ شتێک بکە الحەمدوللا سەرەتا ئێمە کە لە بتوڵە عالم گەڕاینەوە زۆر تەمرینێکی قورسمان کرد زۆر قورس دواتر بۆ ئەنجامە گەیشتین کە بووینە پاڵەوانی ئاسیا کە 19 وڵات بەشداری کردبوو بەداخەوە بەزنیان هێشت ئاڵای کوردستان برینکەی حەزمە کرد بێ مەسەر ئەم بابەتە هۆکارچی بوو کە ئێوە ڕێگریتان لێکرا لەوەی کە ئاڵای کوردستان نهێڵن کە بەرزی بکەنەوە بڵێ ئەم ڕێکخراوە IMF ئەوە چی وەکو ئۆلمپیاتە ناتوانانی ئاڵای هەرێمەکان برنکەیت تەنها دەتوانانی ئاڵای وڵات بەرزکەیەوە ناتوانانی لۆگویەکیش بێ ناوساوی بەداخەوە گەنا زۆر ئازمان دەکرد کە ئاڵای کوردستان بەرزکەینەوە کە بڵین ئێمە کوردین هەین هەموو کات لێکەمین بەڵێ باشەوە داواکاریشتان کرد بەڵام ڕێگریان کرد بەڵێ دەکەم پیرۆزە دووبارە دێمە لای مامۆستا پشتیوان مامۆستا هەم وەکو ڕاهێنەرێک هەم شەکو باو ئەمە بۆ تۆ تا چەند جێگەی دڵخۆشی بوو کە ئەمڕۆ وەرزشوانەکەت وە کوڕەکەشت با بڵێن ئەم خەڵاتی وڵی زۆر جێگای دڵخۆشێت چونکە شتەکە لە خەیاڵی و نێزیکە ینی شتێک بۆ خەیاڵ بوو کردمانە ڕاستی هەمەکو کوردێک زۆر دڵم پێخۆشە بەڕاستی چکە بە پێشەمان کەتین لە عراقی بە پێشەمان کردین هەتا ئێستاکەی عەرەبەک نەیتوانیا لە ئەو مەدالی لە بۆ عێراقی بەس ئەمە توانمان لە کوردەکان بینی پێش هەمووان ئەز دوای عێراقش توانی بۆ عێراقش مەدالیا بەڵێ ینی ئەوان خۆیان پێردەدا و دایانگودا پاڵەوانمانەیە لەگە وڵاتەکانی قسەیان دەکرد ئەو تێمە یەکەمین حتاکو ئیمەتینیان بڵاو کردبووە کە نمبەر وانە لە والتر وایت ینی ئەوە زۆر مهم بوو لەکنەوەن هەموو پیجەکانی خۆیان دابوو شانازیان دەکرد کە یاریزانێکی کورد بەو شێوەزەی دەرکەتیا لە بۆ منش زۆر دڵخۆشە ئەمەکو کوردەکە موچی کوڕی خۆمەم بەوچی ڕاهێنەر ینی هەم لایەکە خۆش بوو الحەمدوللا بەڵام بەڕاستی مادیبوونێکی خەیاڵیمان کرد شتێک نەبوو کە برێم بە ئاسانی بەدەستمان هینا بەس ئەوەی کە زۆر لێم دەرجێ دڵخۆشی بوو کە چۆ ناوی یاری هەموو مدەڕیبەکانی عراقی بەڕاستی گوتیان ئەو یاریزانە زۆر ناوازەیە ینی شتەکی نۆرمال نییە چکەمە یاریزانمان دیتە و یاریزانن کە دێن بەشداری لەو بتوڵی دەکەن وانینە الحەمدوللا بە 30 چەند سانی بردیەوە ئانی شتەکی وە هەبوو و زایدەن یاریزانێکی بەرامبەری هەرزانی و تەمشای پرۆفایلی کردەوە ڕاستەخۆ سعبی کردەوە یعنی ئەوە زۆر خۆش الحەمدوللا ینی کە بەدیارکردنەشی ئاسایی نەبوو جگە لەوەی کە مەدالەکەی گۆڵدی بەدەستینە بەڕاستی لە ئاستەکەی زۆر لە گۆڵدەکەی مهمتر بوو لێنەر باس لەوە کرد کەمێک بەر لێستا لە کاتی بڵندکردنی ئاڵای عێراق گرفتان بۆ دروست بوو ئەو گفتانە چی بوون وەڵاهی لێندەر گرفتەکە بوو کە یەکەم دەبی لێندەر نەشیدی ئەو وڵاتی دەبی لێ بدرێتن ئەو کەسەیە وڵاتەکەی مەش وەکو ڕسمیاتەکەن عێراقا نەشیدی عێراق لێدرا ئەوجا ئاڵاکیان یەخسەسە شانی مەتینی کێخسیان سەر شانی مەتینی مەتینش ئاڵاکەی دێنتە خوارێ دەداتە کەسێکی دیکە بەڕاستی دەماتی عراقی زۆر تووڕە بوون ئاخیری ئەمیش گوتم کاکە تەبعا بخۆم بەرنامە ڕێژمان کردووە بەڵێ لێکانە کەشفم کردو بە خۆمان بەرنامە ڕێژیمانە شتێمان کردبوو چکە دەمزانی بەڕاستی زۆر ناخۆشە ئەوان هیچیان لە بۆ من نەکردیا ئەم بچم ئاڵای وان بەرزکەمەوە ویست کورد نیشان بدەن بەڵێ ئەم ڕاستی دەمانویست بە ئاڵای کوردستان بەدیارکەوتن چونکە ئەوەی ئەمە کردیتمان ئەوە نییە کە عێراق بەسە لەم پێ برند بیتن بەڕاستی بەس الحەمدوللا توانیمان و زایدەنیش لێندەر یاسایەکانی زۆر توندا لە بوتڵی عالم یانی دەبا ئێستا بیتە پاڵانی عالمیش بەڵام لە پاڵانی عالم یەک غەڵەتی ئەمن کردم وەکو کۆچ کردم ئەو بازەکەیدا لێندەر لێ خۆش بوون و چاولێ گەمەکەی بردبووە لە گەمەی چارەمیشی بردبووە لە گەمەی چارەم هەستانی و دەستخۆشیم کردێت لە فقط لەوەی دۆڕایە و زایدەن ئێستا پرۆفایلەکەشی نووسراە کە کارەکەی چێکە دۆڕایە ئەدا پێم خۆشە هەموو یاریزانەکانی کورد ئەوانەی کە ممکنە لە بتوڵی عالم بە تایبەتی لە MMF هەوڵ بدەن لە MMA بتوانن ئەسپی خۆیان زوو تاو بدەن ئەو کەم کوڕیان نەشێت کە بەڕاستی یاریزانەکانی کورد هاتن کەس نایتوانی یەکەم بینی بەداخەوە زۆر پێ ناخۆش بوو ڕاهێنەرەتی وانیشم کرد جەماعەتی دەوەچێ و زاخۆ و سلێمانی و کەرکوو کاتبوون بۆی پێم کرا لە بۆوانیشم کرد بەس بەداخەوە نیان توانی